يعني هو بتشينا شوي تشوف شو يصير مع كروان هرسوي مقرر أو غير عن جلاميان سر حزب وسر مناصب كذلك ما في الله يتعبد أواني لشو تشي أمين يعني لقوم مبادرة هاتي ندروا نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق بەم شێوازە چیرۆکی ڕووداوەکانی پەرلەمانیان بۆ سەرۆکۆماری عێراق گێڕایەوە ئەوەی لە پەرلەمان ڕوویدا لە چاوەڕوانی کەسدا نەبوو چونکە پێشوەخت ئامادەکاری کرابوو بۆ دانیشتنەکە و لایەنە کوردەکان بۆ پشتگیری لە دەستپێشخەرەکەی سەرۆککۆمار چوونە هۆڵی پەرلەمان و بەشداری دانیشتنەکەیان کرد بەڵام دوای 12 خولەک لە دەستپێکردنی دانیشتنەکە لایەنی کوردی و هاوپەیمانی هێزە سونەکان دانیشتنەکەیان جێهێشت و فراکسیۆنە کوردیەکان ڕایان گەیاند تا شەرعیەت بۆ پەرلەمان نەگەڕێندرێتەوە بەشداری دانیشتنەکان ناکەن. دژی ئەم ڕەفتارەین و ئەم شێوە هەلوێستەین لەناو پەرلەمانە بۆیە ئەو لایەنانە هەموو بڕیاریان داوە کە داخلی هۆڵی ئەنجومەنی نوێنەران نەبن تا شەرعیەت بگەڕێتەوە ناو پەرلەمان و دەرسپاس. سەرڕای دەرچوونی لایەنە ناڕازیەکان بەڵام وتەبێژی پەرلەمانتارانی مانگرتوو دەڵێت دانیشتنەکە یاسایی بووە چونکە 230 پەرلەمانتار ئامادە بوون و ڕێژەی یاساییش تەواو بووە. لەو دانیشتنەشدا پەرلەمانتارە مانگرتوەکان دەرگای خۆپاڵاوتنیان بۆ سەرۆکایەتی پەرلەمان کردەوە و کەسیشیان بۆ سەرۆکایەتی پەرلەمان دەستنیشان نەکردووە. وفعلا اكتمل النصاب القانوني لە دانیشتنەکەدا ژمارەی یاسایی تەواو بوو 230 ئەندام ئامادە بوون و لەلایەن بڕیادەرەوە ژمێردرا بۆیە دانیشتنەکەمان هیچ کێشەیەکی یاسایی نەبووە و دەتوانین بیسەلمێنین کە دانیشتنەکەمان دەستوری و یاسایی بووە. سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمانی عێراق دوابەدوای ئەو ڕووداوە ڕایگەیاند دانیشتنەکەی پەرلەمان لە بنەمادا ئەنجام نەدراوە و چونکە ڕێژەی یاسایی تەواو نەبووە وتشی بەپێی ئەو دەسەڵاتە یاسانی پێی دراوە سەرنجەم دانیشتنەکان و کارەکانی پەرلەمان تا کاتێکی نادیار هەڵدەپسێرێت. دوای دانیشتنەکەش ئەندامانی مانگرت و دانیشتنەکەیان بەکراوەی جێهێشت تا ڕۆژی پێنجشەمە و سەرۆکی فراکسیۆنی گۆڕانیش دەڵێت ئەم کارە دووبارە دەرگای بەڕووی دانوستانەکان داخست. لەمە جارێکی تر دەرگاکانی داخستەوە بەڕووی ئەوەی کە بگەین اتفاقێک بۆی بە هەردوو لامان هەوڵ بین هەم قەزی سەرۆکایەتی پەرلەمان حەلکەین هەم ئەم ئەزمەیە حەلکەین کە ئێستا لە پەرلەمانە هەیە جارێکی تر دەرگاکان داخرن لە ڕاستیە. ماوەی هەفتەیە کە پەرلەمانی عێراق پەکی کەوتووە و بە درێژایی ئەم هەفتەیەش سەرجەم لایەنەکان لە کۆبوونەوەی بەردەوامدا بوون بۆ گەیشتن بۆ چارەسەرێک بەڵام تا دێت کێشەکانی نێوان لایەنەکان ئاڵۆزتر دەبێت و بەپێی بڕیارەکەی سەلیم جوبوریش بێت پەرلەمانی عێراق لە ئێستادا پەک خراوە و نازانرێت پەخستنەکەی ئەمیان تا چەند دەخایەنێت. ئومێد محەممەدیان ئارتی باغداد.